ئەنجامدانی میدیا و ئامرازەکانی گەیاندن و ڕاگەیاندنی سەردەمدا هێشتا ڕۆژنامەنووسان بۆ گەیشتن بە سەرچاوەکانی زانیاری ڕێگای دوور دەبڕن و سەرەڕای ئەوەی بە یاسا مافی بەدەستهێنانی زانیاریان هەیە، بەڵام گەیشتن بە هەندێک زانیاری بە تایبەت پەیوەست بە ژیانی هاونیشتیمانانەوە کارێکی زۆر سەخت و دژوارە تا ئاستی دروستبوونی مەترسی بۆ سەرجانی ڕۆژنامەنووسان و میدیاکاران. بۆیە لێرەدا داوای ئاوەڵاکردنی سەرچاوەکانی زانیاری دەکەین بۆ ڕۆژنامەنووسان ئەوەی بەپێی یاسا بۆیان فەراهم کراوە. بەڕێزان، لە کۆتاییدا پێویستە ئاماژە بەوە بکەین کە بەداخەوە هێشتا ڕەوشی میدیا و ڕۆژنامەگەری کوردستان لە ئاستێکی خراپ و مەترسیداردایە و ساڵانە راپۆرتە نێودەوڵەتەکان عێراق و هەرێمی کوردستان بە ناوچەی مەترسیدار بۆ ڕۆژنامەنووس و میدیاکاران ناوزەنگ دەکەن. ئەوەش بەهۆی بەردەوامی ئەو پێشێرکاریانەی دەرهەک بە ڕۆژنامەنووسان دەکرێت لە ڕێگەی لە ڕووماڵکردن و گرتن و ئەشکەنجەدان و تەنانەت تا ئاستی شەهیدکردنی ڕۆژنامەنووسان کە لووتکەی پێشێرکاریەکانە. هەیەکی کانونی 2012 تاکو 22 نیسانی 2012 لە سەنتەری ئیسپرۆتۆمات کراون کە 28 پێشێرکارین بەرامبەر بە 25 ڕۆژنامەنووس و کەناڵی ڕاگەیاندن کە بریتین لە 13 حاڵەتی ڕێژری، 4 حاڵەتی گەرەشولێتان، 9 حاڵەتی دەستبەسەرکردن بەبێ بڕیاری دادگا و 1 حاڵەتی داخستنی موسیقیی کەناڵ و 1 حاڵەتی سووداندنی ئۆتۆمبیلی ڕۆژنامەنووس. لە هەرێمی کوردستان ئازادی کاری ڕۆژنامەنووسی و مافی زانیاری بە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 و یاسای مافی بەدەستکەوتی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 پارێزراون. بەڵام بەردەوام لە گرژە سیاسیەکاندا ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی هەڕەشە، هەرەسانکردن، لێدان و گرتن و توندوتیژی جۆرە و جۆر دەبنەوە و بەکەرانی ئەو کردارانەش لە سزا دەربازیان بووە. یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 دەبوو ببێتە بنەما بۆ مامەڵەکردنی هێزە ئەمنیەکان، بربرسە حزبیەکان و دادگاکان لەگەڵ ڕۆژنامەنووساندا. سەنتەری میترۆپی وایە تا ئێستا ویستێکی سیاسی ئامادە نییە بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە مەشغەڵی دیموکراسی لە ناوچەکەدا و ڕۆژنامەنووسانیش بێترس لە تۆڵەکردنەوە کارەکانیان ئەنجام بدەن.